خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ و لەگەڵتانە بەردەوامیەکی تر لە تۆرەکانمان کە ئەمڕۆ 126 ساڵ تێپەڕەبێ بەسەر یەکەم ڕۆژنامەی کوردیە کامڕۆ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیە بۆیە ئێمە پیرۆزبایەکی گەرم لە ڕۆژنامە نووسانەکەین ڕۆژنامە نووسە کوردەکان و هیوادارین کامیشە بتوانن بە ئیتیکێکی ڕۆژنامەوانی کار لەسەر پیشەکەی خۆیان بکەن. من پێم خۆش بوو هەر لە سەرەتای ڕۆژنامەی کوردیۆ کە یەکەم ڕۆژنامەی کوردستان بوو لەسەر دەسی مقداد مدحەت بەدرخان بوو هەتا ئێستاش کە ئێمە توانین گفتوگوی لەسەرکەین و ئەم ڕۆژە توانین جارێکی تر یادی بکەین و بە بەرزیش ڕای بگرین. ڕۆژنامەکان بوونی هەبوو کاریگەری خۆیان بەجێهێشتووە لەسەر گەلەکەمە بۆیە هیوادارین کە هەمیشە ڕۆژنامە نووسان ئازادی خوازانە کاریان لەگەڵا بکرێ و بتوانن سەربەست بن لە کارکردنی خۆیانە و بتوانن دەرفەتێکی ویان بۆ بڕخسێنن کە بە شێوازێکی باش لە کارەکانە بەردەوامن. ئێمە خاوەنی مێژویەک و ژێرخانێکی جوانی لە بواری نووسین و قەڵەم و ڕۆژنامەکانە بۆیە ئەبێ ڕۆڵی سەرۆک مام جەلال و خاتوو هێرۆ ئیبراهیم محمەدیشمان لەبیر نەچێکاوان هەمیشە بڕوایان بە ڕای ئازادی دەربڕینە بووە بڕوایان بۆ هەبووە کە بتوانن ڕۆژنامە نووسان کاری خۆیان بەسەر بەستانە بکەن. تەنانەت خۆی دایما هەمیشە ئەیوت من لە سلەیمانی سەکۆی ئازادم بۆ کردوونەتەوە لە خۆمەوە دەست پێ بکەم لە دەستگای پەخشووی سەردەم لەگەڵ زۆر بەڕێ شاعیری گەورە یاخودە نووسەرە گەورانەیە بۆ نمونە لەگەڵ شاعیری کۆچکرد و شێرکۆ بێکەسا کە بڕوای بۆەوە بوو کە ئەبێ نووسەران خۆیان بە قەڵەمەکانی خۆیان جوابی ڕەخنە و بۆ چوونەکان بنەوە. ئەمە نەک هەر بۆ ئێستا لە ڕابردوو لە شاخیشە ئەو هەر بڕوای بەم ئازادی دەربڕینە هەبووە بۆیە ئەبێ بە شێوازی کاری لەسەر کرێت کە پاڵپشتی بکرێن ئەی خانمان تا چەند پاڵپشتیەکرێن و ئێمەش من پێم خۆشە لێرەوە کە بە ناوی دەستگای میدیای کورساتەوە هەمیشە لە ماوەی کارکردنمانە بەرپرسانانە کارمان لەسەر ئیتیکی ڕۆژنامەوانی خۆمان کردووە و توانیمانە کارەکانی خۆمان بە شێوازێک بینە جێگەی متمانەی خەڵکو و دوور بکەینەوە لە هەموو ئەو کارانەی کە پەیوەندی نییە بە ناتەندروستی یاخو ناڕاستی یاخو نادەربڕینیشی داتەندروست ئێمە بتوانین ئیتیکی ڕۆژنامەوانی بپارێزین. بۆیە ئێمەش ئەمڕۆ پێمان خۆش بوو زیاتر هەم لەسەر ڕۆژەکە هەم لەسەر کاریگەری ڕۆژنامە و هەروایە ڕۆژنامە نووسانیش تا چەند کاریان بۆ کرا و ئازادیان پێبەخشرا چکە تا ئێستاش کە من لێرەیە باسی یەکەم و ئەم ڕۆژێکێنە گفتوگوێش چەندین ڕۆژنامە نووسەیە کە ئێستاش لە زیندانەکانان پێویستە جارێکی تر ئاوەڕ لەو کەیسانە بدرێتەوە بە هەر هۆکارێکە ئازادیان بۆ بڕخسێنرێ. ئێمە بە خۆشحاڵی و ئەمڕۆ زۆر بەڕێز کە خاتوهانە شوانمان لایەکو ڕۆژنامە نووسوو و هەروە کارمەند لە ڕێکخراوی CDO کە هەمیشە ئێمە لە پرۆگرامەکەمانە بانگشتمان کردووە بۆ کارە خۆبەخشیەکان مرۆییەکان خزمەتکردن لە بواری ژنانە لە بواری مناڵانە لە هەموو ئەو کەسانەشی کە ڕووی کردوێتم دەڤەرەمان بەڕێزیان دەستێکی باڵای هەبوو. زۆر زۆر بەخێر ئەمڕۆتان لێ پیرۆز بێ سپاس بۆ تۆش. پێمان خۆشە ئەمڕۆکە مێژوویەکی گەورەمان هەیە 126 ساڵ تێپەڕێ بەسەر ڕۆژنامەی کوردیە تا چەند ئێمە توانیمانە لەو مێژووەوە بتوانین هەمیشە ئەم ڕۆژە بە بەرزی ڕابگرین و ئازادی بۆ ڕۆژنامە نووسان دەربخین. زۆر سپاس. لەسەر ئاستی مێژووی درێژخایانمان ئێمە مێژوویکی زۆر پڕشکۆ جەنابەت هەندێکیت باس کرد کە تایە ئێمە توانیمانە لە غوربەتە ڕۆژنامەی خۆمان دەربکەین لە شاخە ڕۆژنامە دەربکەین لە بارودۆخی سیاسی زۆر ناهەموارە ڕۆژنامە دەربکەین ناتوانین نکوڵی لەوە بکەین کە بنەماڵەی بەدرخانیەکان کاریگەری ڕاستە و خۆیان هەبوو بە ژن و پیاوەوە لە دەرکردنی ڕۆژنامەی کوردستان و هەروەها ئەرشیفکردنی وەمانەوەی هەندێک لەو کۆپیانەی دواتریش مێژوویەکی جوانمان هەیە لەوەی کە یەکەم وێنەگریژن لەم ناوچەیە خاتوو هێرۆ ئیبراهیم محمەد یەکەم وێنەگریژن و جوانترین نمونەی کاری ئەرشیفکردن و دیکۆمنتکردن کە تا ئەمڕۆ ئەم ئەرشیفانەیە ئێمە وەک مێژوویەکی زۆر جوان لێ ئەڕوانین. شانازی بەوەکەم کە لێ کەمینەکان بووم لەگەڵ ژمارەیەکی زۆر لە هاوڕە ڕۆژنامە نووسەکان لێ کەم خولی ڕۆژنامەوانی تایبەت بە خانمان کە لەلایەن بەڕێز مام جەلالەوە پێشنیار کرا و خۆش محازەڕێکی پێوتین دوای ئەویش کاگنە و شیروان مستەفا محازەڕێکی تری پێوتین و لەو خولە ژمارەیەکی زۆر لە ژنانی ڕۆژنامە نووس توانیان لە سەرەتاکانی کاری ڕۆژنامەوانی و دواتر دەنگێکی دلێر بن بۆ دیفاعکردن لە ئازادی ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین و خەباتی ژنان.
ئەم مێژوانە زۆر جوانن و ئەکرێ چەندین توێژینەوەی لەسەر بکرێت چونکە ئەگەر نمونە بێنینەوە بە وڵاتانی دەوروبەر وڵاتانی جیهان ئەم نمونانە زۆر کەمن خەباتکردنی ژنان بەو شێوەیە لە بواری ڕۆژنامەگەریا چەندین ژنمان هەبووە ئاشقی نووسین بووە ئاشقی شەعر بووە بەڵام نەیتوانیەوە ڕاستەوە خۆ ناوی خۆی بێنێ بە ناوی پیاوێکەوە نووسیوێتی یەکەم نووسینی ژن باس لەوە ئەکاکە بڵاو بۆتەوە باس لەوە ئەکاکە ژنان هەان بدرێن بۆ خوێنەواری بۆ لەبەر ئەوەی کە خوێنەواری بنەمایەکی سەرەکی کارکردن و دیفاعکردنە لە تاکەکانی کۆمەڵ هەر لەم ڕۆژانەیە دوێنێش ڕۆژێکی زۆر پڕشکۆ بوو بە نسبەت بە تایبەتی شاری سلێمانیەوە کردنەوەی یەکەم مەکتەبی کچان بە فەرمی مەکتەبی زەهرا بوو کە دوای ئەوەی کە ژمارێکی زۆر لە کچان لە ماڵەکەی حەبسەخانی نەقیبا خوێندنیان دەست پێ کرد دواتر شوێنەکە فراوان کراو بوو بە مەکتەبێکی فەرمی یعنی داوای کرد کە ببێتە مەکتەبێکی فەرمی ئەم ئایکۆنە ژنانە ئەم ژنە مەزنانە کە لە مێژووی ئێمەیە هەیە زۆر ئیلهام بەخشن بۆ ئەمڕۆ بەڕاستی و زۆر نمونەی جوانن بۆ ئەمڕۆ کە ئەکرێت جگەلەوەی چەندین توێژینەوەی لەسەر بکرێ ئەکرێ ببنە نمونەیەکی ئیلهام بەخش بۆ ئەمنەوە گەنجانەی کە دێن و کاری ڕۆژنامەوانیەکەن زۆر باشە لەگەڵەوەی کە ئێمە لەو سەردەمە کۆنەوە کە دەستکراوە بە کاری ڕۆژنامەوانی کۆچ و چرخانێکی گرنگ بووە بەڵام دەتوانین بڵێن تا ئێستا ئازادی ڕۆژنامەگەری بە تەواوەتی بەدی ناکرێت لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە هەندێک ناوچەیە بە تایبەتی بەڵێ ئەمە واقعەیەکی حتمیە ئێمە وڵاتێکین لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرێمی کوردستان ئابڵوق قدراوە بە هەندێک وڵاتانی ئەقلیمی و هەندێک ئێمە لە ناو یاین لەسەر ئاستی ناوخۆ دوو یاسامان هەیە یاسای ڕۆژنامەگەری کوردیمان هەیە کە پێویستی بە هەندێک چاکسازی هەیە و هەندێک چاکردن هەیە و هەروەها یاسای مافی بەدەستهێنانی زانیاریمان هەیە بۆ هاوڵاتی پێش ڕۆژنامەنووس هەردوو یاساکە دوو یاسای زۆر جوانن بەڵام ئایا جێبەجێکردنیان لە ئاستی پێویستایە و ئایا تا ئێستا ڕۆژنامەنووسان دەستگیر ناکرێن لەسەر مەسەلەی ئازادی ڕادەربڕین تەنانەت وای لێ هاتووە ئێمە بەداخەوە لە ماوەی چەند مانگی ڕابردووە ژمارێک ئەتوانم بڵێم هەندێک ڕۆژنامەوان پرۆژە یاساییان پێشکەشی پەرلەمان کرد کە تایبەت بوو بە میدیای ئەلکترۆنی بەڵام بەداخەوە ئەوەی باش بوو کە دواتر هەوڵێکی زۆرمان نابۆ ڕەتکردنەوەی لەبەرەوەی کۆنتترۆلکردنی میدیای ئەلکترۆنی ئەم تایتڵە چەندین کۆنتترۆلکردنی لە ژێر ناونیشان خۆیان کۆکاتەوە کە ئەمە ڕاستە و خۆ کاریگەری هەیە لەسەر ئازادی ڕادەربڕین ئێستا هەرێکێکمان ئێمە ئەتوانین لە ئەکاونتەکانی خۆمانەوە ڕخنەی خۆمان بگرین بابەتی خۆمان بنووسین بەڵام ئەگەر بەو شێوەیە لێ بکرێ یاخود هەندێک مەنافزی هەندێک کلێنی قانونی هەیە بدۆزرێتەوە و استغلال بکرێت لەسەر ئەم بابەتە بابەتێکی مەترسیدارە بۆیە هەمیشە ئازادی ڕادەربڕین و ئازادی نووسین پێویستی بە خەباتی بەردەوام هەیە پێویستی بە لێکۆڵینەوەی بەردەوام هەیە پێویستی بە ئیشکردنی بەردەوام هەیە لە هەرێمی کوردستان کەسانێکی خەمخۆر هەن کە زۆر جێگەی دەستخۆشیە کە پەرۆشی ئازادی ڕادەربڕین و پەرۆشی پشتیوانیکردنی خانمانن لە مەسەلەی نووسین و بەشداریکردن لە کاری ڕۆژنامەوانی خۆی زۆر کاتیژە و پشتیوانیە هاندەرێکی زۆر باشە بێ بە تایبەتی بۆی کە ڕۆژنامەنووس ئازاد بێت لەوەی کە ئەبێش ئازادیش بێت لەوەی کە دەربڕینەکان ئێمە گەر ڕخنە نەبێ ناتوانین کاری باشتر بکەین گەر ڕخنە نەبێ ناتوانین کەم و کوڕیەکان چارەسەر بکەین بۆیە بە خۆشحاڵی و هەمیشاڵین لەم ناوچەی خۆمانە ئەو ئازادیە بەدیکراوە و هەوڵیشی بۆ دراوە یعنی بەڕاستی هەر لە درێژی چالەکەکانە ڕۆژی دوێنێش یاریی زۆر خۆشی دۆستانە لە نێوان ڕۆژنامەنووسانی سلێمانی و شاری کەرکووکی خۆشەویست بەڕێوە چووکە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بووە خانمی یەکەمی عراقیش لەوێ خاتوشان نازیکای محمەد لێ بوو هەر لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە بەڕاستیەکە لە خانمەکان ڕۆژنامەنووسەکان پرسیاری لێکروتی تۆ تا چەند پاڵپشتی خانمانی وتی من ئەوەی کە یەکەم حەزەکەم شتێک بێ مفاجعە بێ بۆ حەز ناکەم شتێک بڵێم و دوایی نەکرێ حەزەکەم ئەوەی کە وتم جێبەجێ بکەم بە خۆشحاڵیشەوە هەمیشە پشتیوانی خانمانی کردووە ئەمە ژوای کردووە کە کاری باشتر و باشتر بکرێت بەڵام ئەوەی کە گرنگە خاتوهانە تا چەند ئێمە هەوڵ بین زیاتر توانەکانی خانمانی خۆمان بخەینە ڕوو پیاوان پشتگیریان بکەن بۆ نمونە
ڕۆژنامە نووسمان هەیە زۆر کات ئەوێت بە شێوازێکی جیاوازتر کار بکات کەمە بۆ خۆی لە خۆیان ئەتوانین زیاتر سوودیان لێبین ئەم پاڵپشتیانە تا چەند گرنگە بەردەوامی هەبێت. بارودۆخی ئێستای ڕۆژنامەگەری کوردی بە تایبەتی لە هاتنی تەکنەلۆژیا لە هاتنی زیرەکی دەست کرد ئەمانە هەمووی کاریگەری ڕاستە خۆیان هەیە لەسەر مەسلەی ڕۆژنامەوانی و چۆنیەتی ئیشکردن و کوواڵەتی ئیشکردن بۆیە ئێمە لە CDO چەندین خولمان کردوێتەوە بۆ پەرەپێدانی تواناکان چکە ڕۆژنامە نووسان بە گشتی پێویستیان بەم پەرەپێدانی توانایانە هەیە و هاوتەری بوون لەگەڵ ئەم پێشکەوتنانەوە زیرەکی دەست کردووە چۆنێتی بەکارهێنانی خۆتەزانی کە لە شەرقی ئەوسەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆرتر بابەتەکانی زیرەکی دەست کردو ئەوانە بەکاریان بۆ کۆمەڵێک شتی ناجۆر یا شتی نەگونجاو بەڵام ئێمە ئەمانەوێت لە مەسلەی ڕۆژنامەگەری و چۆنێتی بەرزکردنەوەی ئاستی کوواڵەتی بابەتە ڕۆژنامەوانیەکانمان زیرەکی دەستکرد بەکاربێنین تەکنەلۆژیای نوێ بەکاربێنین بۆیە هەمیشە ئەم خولی پەرەپێدان و هەوڵدان بۆ پشتگیریکردنی ڕۆژنامە نووسان ئەمە مەسلەیەکی زۆر هەسیارەوە زۆریش گرنگە هاوتەریب لەگەڵ ئەمە مەسلەی یاساکانە کاریگەریمان لەسەر یاساکانەوە ئیشکردنمان لەسەر یاساکانەوە فشارکردنمان بۆ چاکسازیکردن لە یاساکانە بە شێوەیە کە پانتاییەکە فراوانتر بێ نەک پانتایەکە بەرتەسک بکرێتەوە بەڕاستی چونکە ئێمە پێویستمان بۆ هەیە پانتایەکی زۆر بەرفراوانترمان هەبێ بۆ ئیشکردن بۆ ڕادەربڕین بۆ ئازادی ڕادەربڕین بۆ ئیشکردن لەسەر خەمەکانی کۆمەڵ دوجار ڕۆژنامە نووس ئەرکێکی لەسەرشانە پەیامنێر ئەرکێکی لەسەرشانە خەمەکانی کۆمەڵگەکەی ڕەنگ ئەهاتەوانێ یعنی ئاوێنەی کۆمەڵگاکەیەتی کەواتە ئێمە بۆ گەیاندنی ئەم خەمە پێویستمان بەوە هەیە کە تواناکانمان زۆر باشتر بێ. زۆر باشینجا ئێستا بە خۆشحاڵیشەوە ئێمە کە خوێندکارەکانمان لە قۆناغی دوانزەوە دەرئەچن ئەژنە زانکۆکان بە خۆشحاڵی و کە زۆربیان بەشی ڕاگەاندن هەڵەبژێرن لەوەی کە لە پێشووترا لەوانەیە ئەمە تەنانەت بۆ خێزانەکانیشیان قورس و بێ لەوەی کە ویسبەتی بچێتە بەشی ڕاگەاندنەوە ئەگەر تەنانەت خولیای نووسینیشی هەبوو بێت دێتی بچە بەشەکەت کە بەڵام نەهێشتا بچێتە بەشی ڕاگەاندنەوە دووری خستۆتەوە کەواتە ئەتوانین بڵێن لە ئێستا وردەوردەوای لێ کۆمەڵگاکەش ئەوەندە بەرەو پێشەوە ئەچێلەوەی کە ئێمە چەندین نووسەرمان هەیە وەکو خۆشت ئاماژەت پێکرد ئێسێمە هەر کەسەمان لە ئەکاونتەکەی خۆمانە ئەتوانین ببین بە باشترین نووسەر بەڵام تا چەند پێویستە ئەو نووسینەی کە ئێمە ئەینووسین نووسینێک بێت کە ڕنگدانەوەیکی خراپی نەبێت لە ناو کۆمەڵگایە ئێتیکی ئەخلاقیەکە لە پێش نووسینەکەەوە بێت زۆر ڕاستە ئێمە ژمارەیەکی زۆر لە کچانی گەنجمانە ئێستا لە کەناڵەکانی ڕاگەاندن کار ئەکەن کە ئەمە زۆر جێگەی خۆشحاڵیەوە بەڕاستی جێگەی شانازیشە کە لە کەناڵەکانە دەنگ و ڕەنگیان هەیە ئەیان بینین لە حەق لە دەرەوە ئەیان بینین کاری پەیامنێریەکەن لە پرس کۆنفرانسەکانە پرسیاری زۆر گونجاو و جوان ئەکەن ئەمانە هەمووی مؤشری ئەوان یا پێوەری ئەوەن کە خانمانی ڕۆژنامە نووسمان ئەتوانن کە پێبەپێی بارودۆخەکان خۆیان بگونجێن و تواناکانیان دەربخەن ئەمێنێتەوە سەر ئەوەی زیاتر پێویستمان بە دابینکردنی هەلی کارە لە بواری ڕۆژنامەوانیە چونکە بواری ڕۆژنامەوانی بوارێکی عاشقانەیە یعنی کەسانێک کێنە بواری ڕۆژنامەوانیەوە بە عشقەوەیان لەبەرەوە پێویستیان بۆ هەیە کە هەم ژینگەکەیان تەندروست بێ و هەم هەلی کاریان بۆ بڕەخسێنرێ بەداخەوەکە لە هەندێک کەناڵە ئەو ژینگە تەندروستە نیە بۆ ئیشکردن و ئەفراندن چونکە خۆتەزانی خۆتان ئیشەکەن لە بواری ڕاگەاندنە ئەگەر ژینگەکەتان تەندروست نەبێ و ئەو پێویستیانەی کە پێویستانە دابین نەکرێ پێویستی مادی ناڵم پێویستی معنەویاڵم لە پشتگیریکردن لە هاندان ئەگەر ئەمانە دابین نەکرێ و ڕێگری بکرێ ئێوەش ناتوانن بابەتێکی جوان پێشکەش بکەن ناتوانن پرسیاری جوانتان هەبێ ناتوانن لە کۆمەڵگایە وەک ڕۆژنامە نووسێکی ناسراو کە بە حەق لە خەمەکانی کۆمەڵەکەی خۆی ئەدوێ لەبەرەوە زیاتر کچانی گەنج پێویستیان بە هاندانەوە زیاتر پێویستیان بە ڕەخساندنی فرسەتی کارە خۆی زۆر کاتیش خات و هاانانی من لە پێشکیەکەم ئەوتم بەرپرسانە ئەبێت تۆ کارەکەی لەسەرەوەی کە بە تایبەتی لە بواری ڕۆژنامەوانی بە تایبەتی لێمەکو میدیا و دەستگاکەی خۆمانە ئەمە ئەومان پاراستەوە بە خۆشحاڵی و بچینەتە متمانەی بینەرەکانمان بووین بەڵام بەداخۆ زۆر کاتیش ئەبێت سنوورێک هەبێت یعنی هەم لە تۆڕە کۆمەڵایەتەکانە زۆر کەس هەیە کە کۆمەڵی پەیامی ناتەن دروست و کۆمەڵێک پەیامی قێزەون بەڕاستی بڵاو کاتەوە بەنای ڕۆژنامە نووسیەوە ئەمانە بێت سنوورێکیان بەدابێت یاخوو بەداخەوە زۆر کات زۆر میدیامان هەیە ناپەرپرسانە کۆمەڵێک لەو باسی خانمە کرد کامڵە لەو خانمەکەنجانە لەوانەیە بە ئەقارێ و بەڕێگایکی کیا بەرێت دیوێکی تر پیشانی کۆمەلگا بە بۆیە زۆر جارە و قسەی هاوکارم پەیوەند لەوانەیە لای خێزانەکان ئەستەم بێت کە خانم بێتە بواری ڕۆژنامەوانی و بۆ لەبەرەوەی کە تۆ شتێکی خراپە بینی ناتێشتی خراپ بۆ مناڵەکە دروست بێ بەڵام ئەگە شتێکی جوانت بینی حەزەکەی ئاواتە خۆی مناڵەکەشت تۆ کچەکەی تۆش ئەماشیەوە بەرپاسکە چەند گرنگە ئێمە بتوانین کە لەم کۆمەلگای خۆمانین
نەریتێک و ئەخلاقێکی زۆر جوانمانەیە بیپارێزی ڕاستە. چونکە کە من بەڕاستی لە یادی کورساتە زۆرینەی کەسەکان کە پیرۆزباییمان لێکاڵەیە توانین لە کورسات ماڵ و هەومان بەیەکۆ دانیشتی سێریکە ینی ئەمە پێهەڵدانیە بۆ خۆمان ئەمە قسەی بینەرەکانمان و قسەی شایەتەکانی کە سێری کورساتەکەن ئەمە چەند گرنگە بۆ ئەو کەسانەی تر کە نابەرپرسانە کارەکەن ئەگەر نش کردیشان یاسایەکە بێک ڕێیان لێ بکرێت سنووریان بۆدا بن ڕاستە. ئەم مەسلەیە مەسلەیەکی زۆر هەستیارە مەسلەی تێکەڵبوونی میدیا و سۆشیال میدیا بەیەکەوە و تێکەڵبوونی بابەتە جوان و ناشرینەکان بەیەکەوە و جیاکردنەوەی ئەم بابەتانە ئەمە مەسلەیەکی زۆر هەستیارە ئێمە پێویستمان بەوە هەیە کە چۆن بڵێ میتۆدێکی ئەخلاقیمان هەبێت کە ئاکاریە ئەمە قانونی نییە ئیجباری نییە بەڵام وەکو کۆمەڵی هێڵی گشتی هەیە کە کەناڵەکان پشتی پێ ئەبەستن لە چۆنیەتی ڕووماڵکردن و چۆنیەتی تەڕەحکردنی ئەو بابەتانەی بە تایبەتی کە هەستیارن بەنسبەت ژنەوە هەژاریە توندوتیژیە مناڵ بەنسبەت بارودۆخی مناڵەوە ئەم جۆرە راپۆرتە هەستیاریانە بەڕاستی پێویستی بەوە هەیە کە زۆر خێزانانەتر مامەڵی لەگەڵ بکرێەوە زۆر ورتر مامەڵی لەگەڵ بکرێ ئەمەمان لە کورساتا بەرهەست کردووە چونکە لە ئێمە پرۆژێکمان هەبوو پێشتر کە میتۆدێکی ئەخلاقی بوو بۆ کەناڵەکانی ڕاگەاندن زۆرینەی کەناڵەکانی ڕاگەاندن ئیمزایان کرد کورسات لەوانە بەڵام دوو کەناڵ تەحەفوزیان لەسەر پیشاننا چونکە وتیان ئێمە ئەگەر بەپێی ئەمە بکەین ڕێتینمان زۆر کەمە بێتەوە و لە سۆشیال میدیا ناتوانین ئەو بابەتانی ئەمانوێ دای بەزێنی لەبەرەوە ناتوانین پابند بین بەمەوە کەواتە ئەمە ئەومان بۆ دەرەخاکە هەندێک کەناڵ ڕێتینی خۆی لەسەر بابەتی خراپ بەرزەکاتەوە بابەتی ناشرین و نەخوازراوە بەرزەکاتەوە ئەمەش واقعێکی تاڵە بەڕاستی بەڵام نمونە جوانەکان زۆرترن نمونە باشەکان زۆرترن ئەمە ئەومان پێڵێ کە هەرێمی کوردستان کورد لەبەرەوەی نەتەوەیکی ڕەسەنە هەمیشە زیاتر هانی شتە جوانەکان ئەیە پەرە بە شتە جوان و باشەکان ئەیە و ئەو شتە ناشرین و نەرێنیانە فترەیەکی کەم خۆیان دەرئەخەن بەڵام دواتر ئەپوکێنەوە کەمە بنەوانێ وەگوتم میلەتی ڕەسەن هەمیشە خەسڵەتە جوانەکانی زیاترە وەک لە خەسڵەتە ناشرینەکان زۆر باشەوەی کامڕستە 26 ساڵی ڕۆژنامەگەری کوردیا ئەو کار و چالاکیانە بەگشتی چین کە لە ئەمڕۆیە بەڕێوە ئەچێت زۆر جگەی خۆشحاڵەیە کە دوێنێ ئەو یاریەکی دۆستانە کرا کە زۆرێک لە ڕۆژنامە نووسانتیانە بەشداری کرد بەشداریان کرد و وەک بینەریش بینەرێکی زۆری هەبوو یعنی لە زۆربەی ماڵەکانەوە سیر ئەکرا چونکە ڕاستە خۆ لە کەناڵەکەی ئێوە پەخشەکرا هەروەها ئەمڕۆ چالاکێکمان هەیە لە هەڵەبجا کتێبێکی تایبەتە بە کاری ڕۆژنامەوانی لەوێ عەرزەکەین خۆتان ئەزانن ئێمە پێویستمان بەوە هەیە کە زیاتر تەرکیز بکەینە سەر پارێزگای هەڵەبجا لەبەرەوەی تازە بۆ بە پارێزگاوە پارێزگایەکی دەرباز بووە لە کۆمەڵی کارەساتی جەنگ و کوشتار و کیمیاباران و ئەوانە و تا ئێستاش ئەم کارەساتانە کاریگەریان هەیە لە سەر ناوچەکە هەموو ناوچەکانی ئێمە هەڵبەت هەموو شوێنێکمان ئێمە خوێنی لێڕژا و هەموو شوێنێکمان ناوچەی گەرمیانمان ئەنفال کراوە ناوچەی هەڵەبجەمان کیمیاباران کراوە بۆیە پێویستمان بۆ هەیە زیاتر و زیاتر گرنگی بەو ناوچانەمان بین کە برینارن تا ئێستاوە برینەکانیان ساڕێژ نابێتەوە خۆتان ئەزانن مەسەلەی کیمیاباران و مەسەلەی ئەنفال هەموو ڕۆژێک وەک برینێک تازە ئەبێتەوە لە ناو ئەم میلەتەیە ئەمڕۆ کتێبێکیشمان هەیە لەوێ بۆ هاوڕێیانی هەڵەبجا و ڕۆژنامە نووسان و هاوکارانی هەڵەبجەمان لەوێ گفتوگۆی لەسەرکرێ و هەروەها لە سلێمانیش چەندین چالاکی میدیایی و سۆشیال میدیایی هەیە لەسەر مەسەلەی 26 ساڵی ڕۆژنامەگەری کوردی زۆر باشە من پێم خۆش بوو بە تایبەتیش لە ناوچەی خۆمانە تا چەند یەکێتی نیشتمانی کوردستان پاڵپشتە لەگەڵ ئەم نەفەسە نوێی ئێستاە و کە تەنانەت سەرۆکیەتی هەتاوکو کارمەندەکانی کەشی و تاوکو ئەندامەکانی کەشی پاڵپشتێکی گەورەی ڕۆژنامە نووسان و هەوڵی شێن هەمیشە و ئازادیە بەرپا بکرێت لەم دەفەرەیە ئەمە تا چەند کاریگەریە بێ بووی کە ئێمە ئەو ناوبەرزەی کە هەمانە مەڵبەندی ڕۆشنبیری ئەو بیپارێزین و توانی و ئازادیەش هەمیشە لێرە بەتی ڕاستە ئەم مەسلەی ئازادی و مەسلەی ڕادەربڕین مەسلەیەکە ڕۆژانەوە گوتم پێویستی بە خەبات هەیە پێویستی بە ئیشکردن هەیە و پێویستی بە تەفاهومکردن هەیە کاتێک دەسەڵاتی سیاسی تەفەهومی ئەوە کە مافە سەرەتاییەکانی ئینسان یەکێک لە مافە سەرەتاییەکانی تاک بە تاکی کۆمەلگا ئازادی ڕادەربڕینەوە ئەمەش بە یاسا ڕێکخراوە کەواتە هاندەر ئەبێ لەوەی کە زیاتر و زیاتر پانتایی ئازادی ڕادەربڕین فراوانتر بێ هێشتاش پێویستمان بەوە هەیە کە کۆمەڵێک هەڵمەتی هۆشیاریمان هەبێت کۆمەڵێک پەرەپێدانی تواناکانمان هەبێت لە چۆنێتی تەقبولکردن و مامەڵەکردن لەگەڵ ئازادی ڕادەربڕین و مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەوانانە
ئەمە مەسلەیەکی زۆر هەستیارە و ئێمە هەمیشە لەم ناوچەیە بۆ نمونە هەندێک خەسڵەتمان هەیە لە بازگەکان هەمیشە ئەوترێ لە بازگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو مامەڵەی لەگەڵ خەڵکە ئەکرێ بە تایبەتی میوانەکان مامەڵەیەکی زۆر دۆستانە و جوانە یعنی هەندێک ڕۆژنامەنووس ئێمە چەند مانگی پێش و لەگەڵ چەند ڕۆژنامەنووسێکی فەڕەنسی چوین بۆ هەولێر باسییان لەوا کرد کە لە بازگەکان تێ ئەپەڕن چەند بە ڕێزەوە مامەڵیان لەگەڵ کراوە پێشتریش کە هاتوون کە ئێمەیان لەگەڵ نەبووە هەر خۆیان بەتەنیا هاتوون چەند ئەمانە خەسڵەتی جوانی ئێمەیە پێویستمان بۆ هەیە زیاتر و زیاتر بیپارێزین زیاتر و زیاتر تەفەهوم و ڕێزگرتنمان هەبێ بۆ کاری ڕۆژنامەوانی و ڕۆژنامەوانان زۆر باشە هەبوونی نووسینەکان و ڕۆژنامەکان لەو سەردەمەیە لە هەرچی سەردەمێکا بێت لە ڕوودانی ئەو کاتەیە خوڕەخنەیە لەو کاتەیە بەڵام تا چەند گرنگە ئەمانە بە ئەرشیف بکرێن و بمێننەوانێت لە ئێستادا لە هەرێمی کوردستانە شوێنێکەیە بۆ ئەوەی کە ئەم ڕۆژنامانە هەوین بە ئەرشیف بکرێت و بەڵگەیەکی مێژووی لە دوا ڕۆژا بمێنێتەوە لەوان لە دوایانەوەیەک بێت کە هیچ ئاگاداری ئەم سەردەمەی ئێستا نەوبێت بەڵام لە ڕێگەی ئەم نووسینانەوە بتوانێت دووبارە ئاگاداری هەموو ئەو مێژوانە بێت پرسیارێکی زۆر گونجاو و جوانە و خەمێکی زۆر گەورەشە زۆر کەسانی دڵسۆز هەن ئەم خەمەیان هەڵگرتووە بە نسبەت سلێمانیەوە ئەمە مەسلەی ئەرشیفکردن مەسلەیەکی زۆر گرنگە بەڵام خۆتان نەزانن ئەم شارە چەندین کارەساتی بەخۆیەوە بینیوە بۆیە ئەمە کارێکی زۆر زەحمەتە بەڵام بنکەی ژینمان هەیە چەکە لە بنکە دراوشاوەکانی هەرێمی کوردستان کە زۆربەی زۆری ئەو بابەتە ئەرشیفیانەمان لێیا پارێزراوە و کەسانێکی خەمخۆرمان هەیە هەر بۆ یادی دامەزراندنی یەکەم خوێندنگەی کچان کاک سالار کاک هاوکار کاک ساهەند ئەمانە هەموو هاوکار بوون لەوەی کە ئەم مێژووە پشت ڕاست بکرێتەوە و جارێکی تر باسی لێەوە بکرێت باش دەستی خۆش بێخواسی تۆکەین بە هیوای ئەوەی کە لەم ڕۆژەیە بتوان هەمیشە بابەتە گرنگەکان بە لە ڕۆژنامەنووسیە و لە ئیتیکی ڕۆژنامەوانیە کاری باشتری لەسەر بکرێ ئێمە جارێکی تر پیرۆزبایی هەم لە خۆمان و لەسەر چەند ڕۆژنامەنووسان و لە بەڕێزیشانەکەین دووبارە سپاس بۆ ئامادەبوونێ زۆر سپاس.